سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن باشن هیوادارم هەمووتان باش بن ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانین ئەمانەوێ هەنێک گفتوگۆ لەگەڵ مناڵەکان ناکەین لەسەر ڕەوشت و ئاکارەکانی میوانداری لەگەڵمان بن فەرموون چۆنی باشم باشی بەڵێ ناو چییە ئاڵێ ئاڵێ ئەی گیان ئاڵێ بەڵێ ئەدێمە پۆلی چەند سێ ئەلف ئافرین ئاڵێ باشە وەرە با باسی شتێ بکەین باسی واکەی ئەگەر مناڵ بچێ بۆ ماڵی خزمێکیان لەگەڵ دایک و باوکیان ئەبێ چۆن دانیشێ ئەبێ بەڕێنکوپێکی دانیشێ ئافرین ئەی ئەبێ ئێمە ئەگەر خێزانەکانمان دانیشت بوون ئێمە هەر لە خۆمانەوە بچین یاری بکەین و دەستکاری پەردە بکەین و دەستکاری شتەکان بکەین نەخێر بۆچی لەبەرەی ماڵەکە ئیزعاجم ئافرین ئەوە ماڵەکە بێزارەکە ماڵەکە ئیسعاجەکە بۆیە ئەبێ ئێمە بە عەقڵی دانیشین و هیچ نەکەین وایە ئافرین یەک چەپڕی قایبواڵێ گیان ئەربژی دەست چۆنی باشم باشی بەڵێ ناو چییە مەلین مەلین ئەو چاویکە جوانە و لێ جۆ کڕی لەژێر پردەکە لەژێر پردەکەی بازار بەڵێ بەڕاستە بەڵێ منیش بچم بۆ ژێر پردەکە دەستمەکەوێ بەڵێ ئەییا گە جوانە باشە من چ ڕەنگێکم لێ میکڕم دیارە سوور لەگەڵ جلەکان چمەڕێیەکێ وایە بەڵێ ئافرین ئەی باشە تۆ حەزت لە ڕەنگی شینەوە شینە کڕی بەڵێ ئافرین هەربژی بن ئەو جلانەشە زۆر گەرم خۆشە بۆ وەرزە وایە سەرماو نابێ وایە بەڵێ ئافرین هەربژی ئەدی گۆرانێک شتێکمان بۆ بڵێ دەی لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاوین بڕایەوە جانۆری قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە بە یەکتر شاد دەبینەوە ڕێگای خوێندن دەگرینەوە ئافرین یەک چەپڕی خاوی بۆ لێ بەر هەربژی چۆنی باشی ناو چییە نینا لە پۆلی چەندی تۆ لە پۆلی سێ ئەلفی ئافرین نینا باشە تۆ کاتێ دایک و باوکە ئەچەند بۆ ماڵێ بۆ میوانی تۆ چی لەگەڵیانە هەموو کاتێ جاروبان ئەی باشە ئەگەر ماڵێک نەناسی ئەبێ ئێمە بگرین بە دوای دایک و باوکمانە بڵێن ئێمە شەری بۆچی لەبەر ئەوەی ڕەنگە ئەو ماڵە مناڵیان نەبێ دوایی ئێمە کە چوینە ئەو ماڵە بێزارە بین بۆیە وا باشترە ئێمە چی بکەین ئافرین نەڕۆین و لە ماڵەوە دانیشین بۆ خۆمان وانەکانمان بکوین ئەموانەی ماسی چیەکە شێر و مشک باشە تۆ لە شێرە ترسیان لە مشک شێر بۆچی ئەماخوا شێر ئاژەڵێکی دڕندەیان ماڵیە دڕندەیە ئافرین یەک چەپڕی قایبی بۆ لێمان هەربژی چۆنی باشی ناو چییە ساڤیا ئافرین ساڤیا جان ساڤیا ئەوە تۆ بۆ ئەوەنە ڕەنگ و جوان و خەپانەی ئەوە هی ئەوەیە بەیانیان نانی بەیانیە خۆی ئەی میوە زۆرە خۆی ئەزانم ئەوە تۆ سێوە خۆی مۆزە خۆی بۆیە ئەوە ڕەنگ و جوانە وایە ئافرین ساڤیا باشە ئێمە ئەبێ کە چوون بۆ ماڵێ چی بکەین بە عاقڵی دانیشین ئافرین بۆچی لەبەرەی ماڵەکە بێزار نەکەین ئافرین ئەی باشە ئەگەر حەزت لە یاریکردن بوو لەگەڵ مناڵەکانی ئەو ماڵەیە ئەبێ یەکسەر بڵێ ئەمە بڕێنە دەرەوە یاری بکەین ناخەرەبێ برز بە دایک و باوکمان بکەین هەربژی ئەبێ پرس بە دایک و باوکمان بکەین ئەگەر ئەوان ڕێگەیان بکەین ئەنجا چین یاری بکەین وایە هەربژی دەست خۆش ئێزانی شتێکمان پێشکەشکەی
تێ گۆرانیە هۆراوەیە کە لە قوتابخانە خوێن دووتانە هیچ بیرە؟ لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاوین بڕایەوە جانۆری قوتابخانەیە کە بۆ زانی نێرانێ بەیەکتر شاد دەبینەوە ڕێگەی خوێندن دەگرینەوە ئافەرین هێچ چۆپڵێکاوی بۆ لێبەر هەر بشی دەست خۆش چۆنی؟ بۆ سەیری کوێکەی باشی؟ ناو چییە؟ گوڵی گوڵی؟ دەنگ و باسە چۆنە؟ باشی؟ چیە لە بەردەستمامەی تۆیە؟ ئەوە چیتیە؟ ئێوەڵا قەڵەم و جافڕ ئەی خوڕمای تیان نییە؟ بڵێ خوڕما لەوێ چیەکە خۆ سەلاتە نییە وایە؟ ئافەرین هەر بشی باشە شتانە بۆکەیتەوە چکێ ئەگەر قەڵم ئەوانە نەبێ من چی بکەمەنەوەی؟ ئافەرین دوایی و نەبێ وایە؟ ئەی باشە پێم بڵێ ئێمە ئەگەر بچین بۆ ماڵێک بۆ میوانی ئەبێ دەستکاری شتی ماڵەکە بکەینە لە خۆمانەوە؟ بۆ؟ چکە عیبە ئەوان بێزارە بێزارە من وایە ئەی باشە ئەگەر ماڵێک هاتن بۆ میوانی بۆ لای ئێمە ئەبێ بیەڵین مناڵەکان دەستکاری هەموو شتێ بکەن؟ نەخێر چونکە هەر شتەکانمان بۆشکێنن وەنیە شتەکانمان بۆشکێنە ڕەنگە ون بێن بۆیە هەر شتە و تایبەتە بە خۆمانە بێ شتەکانی خۆمان پارێزین وایە؟ هەر بشی یەک چەپڕێکاوی بۆ لێبەر ئافەرین دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ شایەن شایەن زۆر ڕووی خۆش ئازانی یەک پێکەنێ شایەن؟ باشە تۆ منە خۆشەوێ؟ چەندێ؟ زۆر؟ ئەی ئێزای ناو چییە؟ ئەی چۆن منە خۆشەوێ؟ لەبەرەوەی گاڵتەم گەزانم ناو چییە؟ زیتەڵ ئەی ئافەرین باشە منە بینیوە تۆ؟ لەکوێ؟ لەناو تەلەڤیزۆنە لەناو تەلەڤیزۆنە؟ ئەی بۆ من تۆ نابینم لەناو تەلەڤیزۆنە؟ خۆ من نەچوومە ناوی ئەی چۆن نەچووی؟ قەت نەچووم بۆ جێو نابێتەوە؟ باشە ئەم دوو شەمەیە تۆ ئەبینی ساعات 5 لە تەلەڤیزۆنەکە باشە؟ تۆ شوکو من یەیتە ناو تەلەڤیزۆنەکە باشە لەبەرەوەی یەیتە ناو تەلەڤیزۆنەکە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دەی قوتابیم لە پۆلی سێ ئازا و ژیر و بەڕێوجێ بولی گچکە و ساوا لە باخی ژیر بێ پەروان شەیدای گوڵی زانستم هەر خوێندنە بەمەستم شەو ڕۆژ هەوڵ دەدەم بەوەی کتێب پێ بگەم تا بگەمە خۆشی ژیان لە چوارچێوەی کوردستان ئافەرین ئەمە چی فێری کردووی؟ مامۆساکانە کەواتە بێ گوێڕایەڵی وتەی مامۆساکانی شەوی باشە؟ زیرەکی لەوانەکاندا؟ هەر بشی یەک چەپڵێکاوی بۆ لێبەر دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ یوسف؟ ئەحواڵە چۆنە؟ یوسفەوە سەرماونیە تۆ؟ نەوەڵا زۆر گەرمە چونکە زۆر گەرم خۆ پێچاوتەوە وایە؟ ئەی باشە ئەبێ ئێمە لە وەرزی زستانە بە قۆڵ کورتەوە بسوڕێینەوە؟ بۆ خۆشە؟ ساردە ئافەرین ساردە و نەخۆش دەکەوین وایە؟ باشە یوسف پێم بڵێ تۆ کە میوانتان نییە ئەگەر مناڵی تەمەنی خۆتانیان لەگەڵانە بێ دانیشی بە دیار میوانەکانەوە؟ ئەی ئەبێ کە گەورەکان قسەیان کرد تۆ شەر لە خۆتەوە قسە بکەیت و قسەیان پێ ببڕی؟ ئەی چییە؟ ئەبێ دانیشین ئەبێ دانیشین گوێ لەوان بگرین یان ئەگەر داشنە نیشتین وا باشترە بچینە ژوورەکەی خۆمانیان بچینە شوێنێکەوە سایەکانی خۆمان بکەین باشە؟ لەبەرەوەی ئەگەر میوانەی گەورە بێ ئێمە چی بکەین بە دیارەوانەوە بۆیە نابێت کاتەکانی خۆمان بەفی ڕۆبین و وانەکانمان بخوێنین باشترە وایە؟ هەر بشی یوسف گیان یەک چەپڵێکاوی بۆ یوسف دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ دینا؟ چۆنی؟ دینا؟ باشە پێ خۆشەوە بڕاتم بۆ قوتابخانەکەتان؟ بەڕاستە؟ کەواتە من میوانی قوتابخانەکەیەوە وایە؟ باش ئەی ئەکرێ من هەر لە خۆمەوە کە هاتوومە تا قوتابخانەیەوە دەستکاری شتەکان بکەم دەستکاری ڕەحلەکە بکەم ڕۆڵ بژێنمەوە شتانە؟ ئافەرین ئەی باشە تۆ کاچی بۆ ماڵێک دەستکاری کەلوپەل و شتەکانی ئەو ماڵاکەی؟ بۆ؟ لەبەرەوەی ئای بە دوای شتەکانیان نەشکێ هەر بژی ئای بە دوای شتەکانیان نەشکێ وایە؟ ئافەرین باشە ئەی ئەزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ ئەدی ئەوە زانی زەنگ لێدەن وا سەری ساڵە ئەدی بۆ بڵێ زەنگ لێدەن وا سەری ساڵە خۆشیە و ئاهەنگی گەورە و مناڵە زەنگ لێدەن وا سەری ساڵە خۆشیە و ئاهەنگی گەورە و مناڵە
شەپڵە گۆرانی ساڵێکی نوێ لێرێت بە هەموومان پێکەوە دڵی بەخێر بێ. ئافرین باشە ئێستا ساڵی چەند زانمەزانی؟ 2023 ئافرین ساڵی 2023 کەواتە بێن لەم ساڵەیە چی بکەیتەوە؟ وانەکانە بە باشی بخوێنی. بۆچی؟ بۆی زیرەک بی. بۆ ئەوەی زیرەک بیت و سەرکەوتوبی وایە؟ هەر بژی یەک چەپڵێکانی بۆ لێبە. چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ مەیلی. مەیلی تۆ خوشکەیە لە پۆلە؟ بەڵێ. کێ؟ دینە هەموویان. هەموویان خوشکتن؟ هەمووی؟ ئەی باشەڵام هەموو مناڵە هەمووتان خوشک و برێن؟ ئەی ئافرین ئەی منیشەکەم بە خوشک و برێن خۆتان؟ بەڕاستە؟ هەر زۆر باشە. کەواتە ئەیتر منیش لە بانی و ئێمە پۆلەکەیەوە باشە من بێم لەکوێ دانیشم؟ بچمە دوای دواوە دانیشم؟ بەدڵی خۆم؟ دە باشە منیشە چمە دواوە بۆ خۆم بە عەقڵی دانیشم باشە؟ باشە مەیلی پێم بڵێ تۆ کە لەگەڵ خێزانەکەتە ئاچی بۆ ماڵە ئەبێ کە ئەوان میوە و شتیاندانا ئێمە پێش گەورەکان دەستکەین بە میوە خواردن؟ نەخێر. ئەبێ ئەوان پێش ئێمە بیخۆن اینجا ئێمە بیخۆین. ئافرین ئەبێ گەورەکان پێش ئێمە بیخۆن ئێمە ئەگەر دایک بۆکمان ئیزنیین ئینجا دەستکەین بە شت خواردن وایە؟ هەر بژی ئافرین یەک چەپڵێک قایدی بۆ لێمە. دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ تەنیا؟ ئەوە بووە بە تەنیا دانیشتووی تەنیا؟ بێتاقەتی؟ یعنی بێتاقەتی؟ ناوەکە و تەنیایە وام زانی مەبەسەوەیە کە بە تەنیا دانیشتووی وایە؟ تەنیا؟ باشە پێم بڵێ تۆ لەم پۆلەیە هاوڕێتی کێ زۆرەکەی؟ یادەوانەر؟ ئەچی بۆ ماڵیان؟ بۆ ماڵیان دوورە لێتانەوە؟ ئەی لای ماڵی خۆتان هاوڕێوەیە نیێتەوە نزیک بێ؟ ئەی ئەچی بۆ ماڵیان؟ باشە ئەبێ مناڵ زوو بچێ بۆ ماڵی دراوسێکەیان یا بۆ ماڵی هاوڕێکانی؟ بۆچی؟ لەبەرێ ئەبێ خوێندنەکەی بکە ئینجا بڕوا. ئافرین ئەبێ خوێندنەکەی بکە ئەنجا بڕوا نەوەکو ئەو ماڵی تریش بێزانکە وایە؟ هەر بژی ئافرین ئەدی چیمان پێشکەشەکەی؟ قوتابیم. ئەدی بیڵێ؟ قوتابیم لە پۆلیسێ ئازار جێر و بەڕێجێ بوو. بولبولی گچکە و ساوە لە باخشین بپەروام شدەی گوڵی زارستم هەر خوێندنامە بەستم شەو ڕۆژ هەوڵ دەدەم بەهۆی کتێب پێ بکەم تا بگەمە خۆشی ژیان لە چوارچێوەی کوردستان. ئافرین هەر بژی یەک چەپڵی بۆ لێبەر. ئافرین چۆنی؟ باشی؟ ئەی ئەوەر ماشەڵڵا وا ڕێمان کە جوانە. ناوت چییە؟ ئێلین باشە ئەو قژە بەچی ئەوەنە پاک و درێژ و جوانە؟ لەبەری شیر و میوە. شیر و میوە؟ کەواتە ئەو سوودانەی هەیە؟ ئەی باشە ئەبێ قژە سوز و پشۆیان نابێ بیشۆی؟ ئەبێ سوز و بیشۆی. ئەگەر زوز و بیشۆی چییە بێ؟ قژە جوانە بێ قژە درێژە بێ پاکە بێ بۆ نیشی خۆشە بێ وایە؟ ئافرین هەر بژی باشە پێم بڵێ با پرسیارێ لە تۆ بکەم تۆ زوو لەگەڵ خێزانەکە تاچی بۆ میوانی؟ ئەی باشە ئەکرێ ئەگەر ماڵێک مناڵیان نەبوو لە تەمەنی تۆیە تۆ یەکسەر بچی دەست بکەی بە یاری و هاری بکەی؟ ئەیە بێ چی بکەی؟ ئەبێ دانیشم لە دایک و باوکمە. ئافرین ئەبێ لە لای دایک و باوکی دانیشیە تا میوانداریەکە تا تەواو بێ وایە؟ هەر بژی ئیلین گۆران نێزانی؟ ئەی چیمان پێشکەشەکەی؟ بۆ ڕاوەش نازانی؟ دە باشە ئادی بڵێ زیتەڵە بەخێر بێ بۆ قوتابخانەکەمان. زیتەڵە بەخێر بێ بە زۆر سوپاس ئیلین جان دەست خۆش. یەک چەپڵێکای بۆ ئیلین. هەر بژی دەست چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ساوی؟ ئەو گەرما و نییە من لێرە و گەرما بوو قەمسەڵەکە یەخەکەی تۆزە بکەرەوە با تۆزێک پێکە بێتەوە. زۆرە سەرمایە؟ بەڕاستە؟ پۆلەکەتان زۆر گەرم و خۆشە. ساوی؟ باشە تۆ ئەچی بۆ ماڵان لەگەڵ خێزانەکەتا؟ بەڕاستە؟ هەموو جارێ؟ ئەی باشە ئەگەر تاقیکردنەوەمان هەبێ ئێمە کاتی تاقیکردنەوەکان نزیک بێ ئەبێ ماڵی با بڵێن کە باوکو دایکمان چوون بۆ میوانی ئێمەش لەگەڵیان نابڕۆین؟ ئەبێ چی بکەین؟ ئەبێ سای خوێندنەکەمان تەواو بکەین ئینجا بڕۆین. ئافرین ئەبێ سای خوێندنەکەمان تەواو بکەین ئینجا بڕۆین یان ئەبێ ئێمە لە ماڵەوە بین نەچین لەگەڵیانە بۆ ئەوی سایەکانمان بکەین وایە؟ هەر بژی یەک چەپڵێکانی بۆ لێبەر. دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟
وانر وبوا بطاقتي والله بطاقتني بطاقتني اي لخوا بس يا بوامساني بطاقتي وتم اگر بطاقتي با توزي قصي خوش بكين بوي خمو خفتي دنيا ما بيرتيتو وايا وانر باشا بيم بڵێ تۆ ئەگەر میواتان هاو خەڵکی گەورە بوو ئەوان دانیشتن و قسەی تایبەتی خۆیان هەبوو تۆ بێ لە ناویانە دانیشیت و هەر لە خۆ تۆ دەستکەی بە قسەکردن لەگەڵیانە ئەیە بێت چی بکەیت ئەبێ بڕۆیت وانەکانە بخوێنیت اینجا ئەگەر بچیتە ژوورەکەت باشترە ئافرین ئەگەر ژووری خۆ هەبێ بچیتە ژووری خۆ باشترە ئەگەر نەبوو ئەبێ بۆ خۆ وانەکانی خۆ لە شوێنێکی ترا بخوێنی وایە وانەر چیمان پێشکەشەکەی کوردستان ئەدی کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چاومانە خۆشم دەوێت پڕ بەدڵ ئەی پارێزم وەکو گوڵ سەرباسی گەل و خاکم ڕۆڵەی جوست و چالاکم کوردستان ئەپارێزم بە هەموو توانەوەێزم سنگم دەکەم بە قەڵخان وێنی نیشتمە ئافرین هەر بژی یە چۆڵێکای بۆ وانەرگە دەست خۆش سپاس چۆنی باشی ناوچیە یاد ئافرین کاکە یاد چی نووسراوە ژینگەی پاک و خاوێنی هەموو مناڵەکان پێتانەوەیە ناوەڵا بەس لەبەرچوە لەبەرچی هەدی لەبەرچی پێتانەوەیە یادە لەبەرەوەی پاک و تەمیزی کەواتە مناڵ ئەگەر پاک و تەمیز بوو لە قوتابخانەیە لەوەی پێواکان ئافرین باشە پێم بڵێ هەر با باسی پاک و خاوێنیکەین ئێمە ئەگەر چوینە ماڵێکەوە مەسەلەن چکلێتیان بۆ هێنای چکلێتەکەمان خوارد ئاساییە نایلۆنەکەی ئافرینە سەرزەویەکە ئێبێ چی بکەین ئەبێت هەڵێکرین ئەکەین بیکەین بە سەتڵی خۆڵە هەر بشی ئەبێ بیکەیتە سەتڵی خۆڵەکە وایە ئەبێ لە قوتابخانەش ئێمە گەشتمان خوارەوەی هەلا گەوشتەکەی پڕینە سەرزەوی ئەبێ بیکەین بە سەتڵی خۆڵەکە و ئەنجا خواردنەکەش ئەبێ بتوتاوەکەین هەر بشی ئافرین باشە تۆ لێرە گرنگی بە پاک و خاوێنی پۆلەکەوەی زۆر باشە ئافری کاکەیە دێر سەبلەکای بۆیە دەیکە هەر بشی دەست چۆنی باشم باشی ناوچیە هێلین و ئیلین و ناوەکانیان زۆر خۆشان پۆلە وایە هێلین باشە ئەدی تۆ لە پۆلی چەند بووی لە پۆلی سێ ئافرین هێلین باشە ئێمە ئەگەر بمانوێ بچین بۆ ماڵی هاوڕێیەکمان ئەبێ هەر لە خۆمانەوە بڕۆین بۆ ماڵی هاوڕێکەمان بۆ ساییکردن یان شتێک نەخێبێکم جار سایەکانمان بکەین ئینجا بڕۆین ئەی ئەبێ هەر لە خۆمانەوە بڕۆین یانەوێ پرس بە خێزانەکانمان بکەین پرس بە خێزانەکانمان ئافرین ئەی ئێمە ئەبێ کە چوینە ماڵێکەوە هەر لە خۆمانەوە یەکسەر بچینە ژوورەوە یان ئەبێ چی بکەین لە دەرگاکە بین ئەبێ لە دەرگا بین داوای یارمەتی بکەین ئەگەر زانیمان ڕوخسەتمانێن ئەو کاتە بچینە ژوورەوە وایە ئافرین هەر بشی ئەی هێلین گۆرانی شتێکم پێشکەش ناکەی دەی قوتابم لە پۆلیسە ئازاژین و بەڕێوجە بولی کچکە و شاوم لە باخی ژین بێپەربام شەدای گوڵی زانستم هەر خوێندنەوە دەستم شەو ڕۆژ هەوڵدەم بەهۆی کتێب پێ دەکەم هەر بشی ئافرین یەک چەپڵێکای بۆ هێلی کوێن دەی هەر بشی زۆر سپاس مناڵە ئازیزەکان گفتوگویەکی زۆر خۆشمان کرد لەگەڵ ئەم مناڵانەی هاوڕێمان بۆمان دەکەوت ئەمان هەمویان پابەندی نەریتەکان و ڕەوشتەکانی میوانداری بۆیە زۆر دڵخۆش بووم و سوودم لە وتەکانیان وەرگرت بەو هیوان ئێوەش سوودان لە وتەکانیان وەرگرت بێ هەتا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ